مەسرۆر بارزانی جێگری سەرۆکی پارتی دەڵێت ئەوانەی ناتوانن نیشتیمان پەروەەر بن بە خاک فرۆش نەبن. من لە سەرم بابەتە میوانێکم هەیە زانای مەلا خالید سەرۆکی فراکسیۆنی پارتی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەسەر کۆمەڵێک پرس قسەی لەسەر لەگەڵەکەین دکتۆر بەخێر بیت زۆر کوردستان 24 چی وای کردووە جێگری سەرۆکی پارتی ئەم قسەیە؟ زۆر سوپاس کاک عەمەر، سڵاو لە بینەرانی عەزیز. تەبعاً هوتەی جەنابی کاک مەسرۆر بارزانی دەرەنجامی هەموو ئەم خیانەت و خاکفرۆشیانەی کۆمەڵێک کەسن لە ناو لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان کە بە درێژایی مێژوو هەوڵیان بۆی داوە کە هەم گەلی کوردستان خۆشگوزەران نەبێ، گەلی کوردستان نەگات بە کەناری ئارام وەگەوەی دوێنێش لە وتارەکەی جەنابیانی شارەتی پێدا و لە هەمان کاتیشدا هەوڵ بدەن هەرێمی کوردستان وەک دیاری پێشکەشی نەیارانی گەلی کوردستان بکەن لە پێناوی دەستکەوتنی چەند پۆستێک. طبعاً لە ڕابردووشدا ئەم هەوڵانە هەبوون لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە یەکێتی ئەمڕۆ ئەم یەکێتیە کە بەرەو ئامانجێک هەنگاو دەنێ کە چەند ساڵێک کە دەستیان پێکردو هەم لە 16 ئۆکتۆبەرەوە تاوەکو ئێستا ئەنێەوەی ئێستا دەگوزارێت لە دوای 16 ئۆکتۆبەر کە خاچی کوردستان فرۆشرا کە ئەم خیانەتە گەورە لە قەزیەیەکی گەورەی ئەنجامی ڕاپرسیەکی هەرێمی کوردستان بۆ ڕیفراندۆمی سەربەخۆیی ئەنجامدرا، ئەمە ئێستا هەیە درێژە پێدەری هەموو ئەو هەنگاوانەیە کە لە ڕابردوودا دەستیان پێکردووە، هەم لە دوای ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک و نەینەوە کە بینیمان ئەنجامی هەڵبژاردنەکان بەچ شێوازێک بوو بەر لە هەڵبژاردنەکانیش ئێمە قسەمان لەسەر ئەم بابەتە کرد کە هەوڵەکانی یەکێتی بۆچیە و لە پێناوی چیدان و هاوپەیمانی دروستکردنیان لەسەر ئەساسێک بووە لەگەڵ نایارانی گەلی کوردستان بۆ ئەوی بتوانن چەند دەستکەوتێک بەدەستبێنن بە گەلی کوردستان بڵێن ئێمە دەتوانین ئەو پۆستانە بەدەستبێنی، بەڵام گەلی کوردستان ئەوە دەبینێت وەرگرتنی پۆستەکانیان بەرامبەر بە چییە؟ چیان پێشکەشی بەرامبەر بە گەلی کوردستان کردووە؟ طبعاً کە دەڵێن نایارانی گەلی کوردستان ئەم نەیارانە تەنها نەیاری پارتی دیموکراتی کوردستان نین، نەیاری گەلی کوردستانن، نەیاری دەستکەوت و سەروەریەکانی هەرێمی کوردستانن. ئەوان دەیانەوێت گەلی کوردستان ئارام نەبێت، گەلی کوردستان و هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بە سەقامگیری سیاسی ئابووری کۆمەڵایەتیدا تێپەڕ نەبێت. هەموو هەنگاوەکانیان بۆ ئەوەی ئەم سەقامگیریە لە هەرێمی کوردستان تێک بچێت. بۆیە هەموو ئەوانەی لە ڕابردوودا کردیان لە پێناوی ئەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەنێدرێت، بجێ هەرێمی کوردستان ببڕدرێت، ئەو هەنگاوانەی کردیان بەرامبەر بە گەلی کوردستان و بەرامبەر بژێ و قوتی خەڵکی کوردستان لە پێناوی ئەوە بوو کە ئەم سەقامگیریە ئابووری و کۆمەڵایەتیە تێک بدەن لە پێناوی ئەوەی گەلی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی نەبێت. بەڵام خۆشبەختانە گەلی کوردستان هۆشیارە و گەلی کوردستان ئەوان دەبینێ و ئێمەش دەبینێت. ئەم وتەی جەنابی کاک مەسرۆر بارزانی بوو 4 ساڵ بەر لە ئێستا بە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنی گوت لەناو پەرلەمانی کوردستان کاتێک داوایان کرد حکوومەتی هەرێمی کوردستان دەست لە کار بچێشێتەوە. جەنابیان فەرمووی کە خەڵکی کوردستان ئێمە دەبینی و ئێوەش دەبینێ، ئەمە ئەنجامی هەڵبژاردنە. زۆر باشە. من لێو ئێمە سەرەوە قسەی کە لە تۆمارە دەنجەکە باسی لێکرێت باوەڵ تاڵەباری ئەڵێت 30 کورسیمان بۆ مسۆگەر کراوە یان وعدی 30 کورسیمان پێدراوە. بۆچی یەکێتی پەنا بۆ ئەم کارانە بە بۆچی ناڵێ لەسەر سنووقەکانی دەنگدان خەڵک ڕێی خۆی بێت؟ دەزانی کاک عەمەر، یەکێتی دەزانێت کە لەبەر دەم دووڕیانێکدایە لەم هەڵبژاردنەدا ڕێی یەکەم ئەوەیە کە گەلی کوردستان بڕیاری خۆی دەدات ئەو 21 کورسیی یەکێتی هەیبووە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەم 21 کورسیە ناهێنێتەوە. چونکە گەلی کوردستان هەموو ئەو خاڵانەی باسم کردوە کۆمەڵی خاڵی تریش هەن، گەلی کوردستان لەسەر ئەم بابەتانە بڕیار دەدات. ئەمە ڕێگای یەکەم. ڕێگای دووەم ئەوەیە چۆن بتوانێت پارێزگاری لەو مەکانەتەی خۆی لە ناو بەشداریکردنی لە حکومڕانیەتی هەرێمی کوردستان بکە. باش. چونکە لە ڕابردوودا ئەوەی بەیەکێتی بەخشراوە نەک مشارەکەکردنی، چونکە ئەمە بەخشین بۆ بەیەکێتی. بە 21 کورسی پەرلەمانی کوردستان یەکێتی مافی ئەوەی نییە جێگری سەرۆک وەزیرانی هەبێ، بە 21 کورسی یەکێتی مافی ئەوەی نییە کە 6 وەزیری لە حکوومەتدا هەبێ کە سەرۆکی پەرلەمانی کوردستانی هەبێ، کە جێگری سەرۆکی هەرێمی کوردستانی هەبێ. بۆیە یەکێتی هەموو هەوڵێک دەدا لە ئێستاشدا، هەموو هەوڵێک دەدا کە ئەسڵەن بربەست بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دروست بکات. ئەو هەنگاوانەی
کە سەرکردەکانی یەکێتی ئێستا دەیکەن لێرە و لەوێ هەموو بۆ ئەوەن کە سەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان بەرەو ئاراستەیەک بن کە لەمپەر بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دروست بکەن کە دەزانن گەلی کوردستان چۆن بڕیار دەدا و ئەنجامی دوای هەڵبژاردن دەبینێن کە یەکێتی نیشتیمانی کوردستان من پرسیاریان لێ دەکەم یەکێتی ئەگەر بەشدار نەبێت لە حکوومەتدا ئەم پۆستانەی نەبێت یەکێتی چی دەکات محلی یەکێتی چی دەبێت لە کوردستان ئەوانەی کە تاوەکو ئێستا لە نەتیجەی ئەو هەموو باڵی ناو یەکێتی ڕازی کراون بە پۆستەکانی وەزیر بە پەرلەمانتاری بە سەرۆکی پەرلەمانەوە بە جێگیری سەرۆک وەزیرانیانەوە بە ڕاوێژکار و بە ڕێوەبەری گشتی و پۆستە ئیداریەکانەوە بۆ ئەوەی هەموو باڵەکانی خۆیان ڕازی بکەن لە نەتیجەی بەشداری پێکردنی یەکێتی بۆ لە کابینەی حکوومەت هێرێمی باش ئەگەر نایەکێتی چی دەکات وەکو پارتی چۆن ڕێگری لە ساختەکاریەکە زانی ئێمە لە ڕابردووشدا کە کاتێک مەوعیدی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستنیشان کرا کە مەکتەبی سیاسی پارتی ڕاگەیەندراوی بڵاو کردەوە لە ئەنجامی ئەو تۆمارە دەنگیە بوو کە ئێستا کە بڵاو کراوەتەوە یعنی ئەمانە هەمووی بەڵگە بوون بەڵگەی تریشە بوون بۆ ئەوەی بەرچاوی خەڵکی هەرێمی کوردستان ڕوون ببێ یەکێتی بەنیازی چییە کە بەشێک لەم بابەتانە چارەسەرکران لە مشارەکردنی خەڵکی کوردستان و ئەو ناوانەی کە نەگەڕابوونەوە لە کۆمسیۆنی هەڵبژاردن و ئەوانەی پەنجەمۆریان نەدەخوێندرایەوە و ئەوانەی کە گرفت بوون بۆ بەشداریکردنیان ئەمانە معالەجە بوون و هەژمارکردنەوەی دەنگ بەدەست لە ناو بنکەکانی دەنگدان کە مەداوای پارتی دیموکراتی کوردستان بوو بۆی مافی گەلی کوردستان پارێزراو بێت ئەمانە هەموو ڕێکارن بۆ ئەوەی بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگەرد لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت بۆیە ئەمانە دەبێت خەڵکی کوردستان بزانێت یەکێتی بەنیازی چییە و هەوڵەکانیان بۆ چییە و لە هەمان کاتیشدا ڕێگریەکانی پارتی دیموکراتی کوردستان بەوە دەبن کە خەڵکی دڵسۆزی هەرێمی کوردستان زۆرترین بەشداری لە هەڵبژاردننی 20 ئۆکتۆبر بکات بۆی ڕێگری لە ساختەکاری ئەوانە بکەن کە دەیانەوێت هەرێمی کوردستان بەرەو ئاراستەیەکی بکە ببن. ئەگەر بە کورتی پێم بڵێ ئەمە بەس ئەرچی پارتی ڕێگری لە ساختەکاری بکات بەو پەڕیشانازیەوە ئەرچی پارتی دیموکراتی کوردستانە ڕێگریکردن لە ساختەکاری وەکو ئەوەی پارتی لە ڕابردوودا کردوێتی کە پارێزگاریکردن بووە لە ئەزمون و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان پارێزگاریکردن لە قەوارەی دەستوری هەرێمی کوردستان ئەوەی ئەو ڕۆژ پارتی دەیکات پارێزگاریکردنە لە دەنجی دەنگدەرانی هەرێمی کوردستان بۆیە بەو پەڕیشانازیەوە بە ئەرچی خۆمانی دەزانین وەک پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ بەڕێز زانا مەلا خالید سەرۆکی فراکسیۆنی پارتی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان سپاس بۆیە.